بسمیللا بەناوی خوا باس لە بڵەد پڕێژەی دەکەم. ناوەڕۆکی سمینارەکە پێک دێت لەوەی کە بڵەد پڕێژە چییە، پێوانەکردنی بڵەد پڕێژە، ئەو فاکتەرانەی کە کار لە بڵەد پڕێژە دەکەن و جیاوازی نێوان های بڵەد پڕێژە و لەو بڵەد پڕێژە و ئاخیرەنیش شێوازی گۆڕینی لایف ستایل بۆ بەڕێوەبردنی بڵەد پڕێژە. پەستانی خوێن چییە؟ بریتیە لە پێوانەکردنی پەستان یان هێزی خوێن لە ناو خوێنبەرەکاندا. هەر جارێک کە دڵ لێ دەدات خوێن دەبات بۆ ناو خوێنبەرەکان کە ئەویش خوێن دەگوازێتەوە بۆ هەموو جەستە. ئەمە 6 بۆ 100 جارە لە خولەکێکدا و 24 کاتژمێر لە ڕۆژێکدا. هەروەها خوێنبەرەکان ئۆکسجین و مادە خۆراکیەکان دەگەین بە هەموو جەستە بۆ ئەوی بتوانێت کار بکات. پێوانەکردنی پەستانی خوێن لە ڕێگای سیستۆلیک پڕێژە کە بەرزترین پەستانە دروست دەبی لەسەر دەمارەکان و ئەو فشارەیە کە لە خوێنبەرەکاندا هەیە کاتێک کە دڵ گرژ دەبێت و خوێن دەخاتە دەرەوە. پەستانی دیەستۆلیک پێچەوانەیە کەمترین پەستانە دروست دەبی لەسەر دەمارەکان و ئەو فشارەیە کە لە خوێنبەرەکان هەیە کاتێک کە دڵ خاو دەبێتەوە و پڕ دەبێت لە خوێندنەوەی پەستانی خوێن لە ڕێگەی سیستۆلیک لەسەر دیەستۆلیکە وەکو 120/80 ملیمەتر جیوە. ئەو هۆکارانەی کە کاریگەریان لەسەر پەستانی خوێن هەیە لەوانە تەمەن، ڕەگەز، خەوتن، دوای ناخواردن، دوای وەرزشکردن. لەوانە وەرزشکردن پەستانی سیستۆلیک 20 بۆ 30 ملیمەتر جیوە زیاد دەکاتن لە دوای وەرزشکردنێکی مامناوەت لە ئەنجامی زیادبوونی قەبارەی گرژبوون و خێرایی. هەروەها زۆر جار وەرزشێکی مامناوەت کارگەری کەمی هەیە لەسەر فشاری لەسەر پەستانی دیەستۆلیک. ئەمەش لەبەر ئەوەی کارگەریکی کەمی لەسەر بەرگری دەوروبەرەکەیەوە هەیە و پەستانی سیستۆلیک بە ڕێژەی 40 بۆ 50 ملیمەتر جیوە زیاد دەکات دوای ماندووبوونی توندی ماسوولکەی. یەکێک لە هۆکارەکانی دیکەش تەمەن و ڕەگەز. لەگەڵ تەمەنی مرۆڤەکان پەستانی خوێنی خوێنبەرەکان بەرز دەبێتەوە. بەم شێوەیە مەترسی بەرزبوونی و فشاری خوێن لەگەڵ تەمەن زیاد دەکات. و هۆکارێکی دیکەش نووستن. بە زۆری لە کاتی خەوتن پەستانەکە 15 بۆ 20 ملیمەتر جیوە کەم دەکات دادەبەزێت. جیاوازی نێوان های بڵەد پڕێژە و لەو بڵەد پڕێژە چییە؟ های بڵەد پڕێژە یان هایپەرتێنشن حاڵەتێکی پزیشکی درێژخایەنە کە پەستانی خوێنی کەسێک بە درێژایی ماوەیەک بەرز دەبێتەوە. هەروەها دەبێت هۆکاری سەرەکی مەترسیە حاڵەتە جیاوازەکانە کە کاریگەریان لەسەر دڵ و مێشک و گورچیلەدا هەیە. هایپۆتێنشن چییە؟ دابەزینی فشاری خوێنە حاڵەتێکە کە پەستانی خوێن زۆر کەمترە لە ئاسایی. ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە خراپڕۆیشتنی خوێن بۆ ئەندامەکانی لەش. کاتێک کەسێک پەستانی خوێنی نزمترە لە 90/6 ملیمەتر جیوە و ڕێژە نۆرماڵەکەی 120/80 ملیمەتر جیوەیە. و ئەخیرەن گۆڕانکاری لە شێوازی ژیان بۆ بەڕێوەبردنی پەستانی خوێن بریتیە لە ڕێگای چالاک بوون. وەرزشکردن یارمەتیدەرە بۆ دابەزاندنی پەستانی خوێن، هەروەها یارمەتیدەرە بۆ دابەزینی کێشش. دووەمیان سنووردارکردنی کوحوڵ. زۆر خواردنەوەی کوحوڵ دەبێتە هۆی بەرزکردنی پەستانی خوێن. سێمیان واسێنان لە جگەرەکێشان. جگەرەکێشان دەبێت هۆی زیادبوون یاخود بەرزبوونی پەستانی خوێن و وەگەری توشبوون بە جەڵتەی دڵ زیاد دەکات. چارەمیان گرنگیدان بە خواردنی کافاین. پێنجەمیان خەوتنی پێویست و شەشەمیانیش پێویستە چاودێری پەستانی خوێن بکرێت. جگە لەوەش وەرگرتنی خۆراکی تەندروست و کەمتر خواردنی خوێ و وەرزشکردنی بەردەوام و دابەزاندنی کێشی زیادە و واسێنان لە جگەرە لەلایەن پسپۆڕی چاودێری تەندروستی و پێشنیار دەکرێت بۆ کەمکردنەوەی بەرزی پەستانی خوێن.